دیارە خۆتان دەزانن ماوەی زۆرە داواکاری هەواڵانی ئاکرێ کە لە ڕابردوو ڕادیۆیە هەبوو بۆیە وەکو مڵوەنی چاری ڕێخستن دەستگای میدیایی بادینان لەگە مەکتەبی ڕاگەاندن تەنسیقمان کرد تقریبا نزیکەی 3 مانگە خەریکینەوە بە خۆشحاڵیوە مەکتەبی دارایش ماوەخەی کرد کەلوپەلەکانی دابین کردوە ئەمڕۆ هاتین بۆ کردنەوەی ئەم ڕادیۆیە لە ئاکرێەوە پیرۆزبایکی گەرم لە تەواوی دەبەری ئاکرێ دەکەین لە کادر و جەماوەری نیشتیمانی کوردستان دیارە ئاکرێ گرنگی تایبەتی خۆ هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆڵ و پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم دەبەرە و بە تایبەتی ئێمە بەرەو هەڵبژاردنیش دەڕۆین کە دڵنیام ئەمە دەنجی ئاکرێ دەبێتەوەی خەرمانێکی زیاتر بۆ خزمەتی ڕێزەکان یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکەمان لەم دەوفرە بکات. ئەڤڕۆ ئەوەیەکێ فەرمی دەنگێ بادینان ئاکرێ بەخشی خو دەست پێ کرد لەسەر پێلا FM 97.9 لە بن دروشمێ وەکە دیار بوێری دێ گوتنێدا و ڕاستبێژی دێ پەیامێدا و ڕاستەنەتی دێ ئەسترانێدا ئەڤڕکە بەخشی خو دەست پێ کردم. ئارمانجا سەرەکی یا دەنگێ بادینان دە ئەو بێت دێ چەسپاندنا پرەنسیبن ئازادیە و دیموکراتیە و هەروەساژی هەوڵاتی بوون و ئاواکردنا جوواکێکێ دادپەروەر و سیڤیل و سەخلەم بێتن. دەنگێ بادینان ئاکرێ ji birî weke deng di heman demda ji dê sosyal medya û multimedya ja de rol hebetin tevaya bernamên wê li ser TV Facebook de ne belavkirin û rojane jî heya 12 dem ji mêran de bexşê wê hebitin.